گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز حەیدەر قوڕەیشی ئەندامی تیمی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ئاسایشی نیشتیمانی عێراق لە بەغداوە میوانیەمەیە. بەڕێز قوڕەیشی ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ تۆ باسی دۆخی ئەو کەسانە بکەین کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن و کاریگەریان چیە لەسەر خۆیان و دەوروبەریان. دەتوانی پێم بڵێ ئەوانەی کە دەستگیر کراون و بەکارهێنەر بوون چیان بەسەردا هاتووە، کاریگەری ئەو مادەیە چی بووە لەسەریان؟ نعم. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خدای گەورە مێرەبان، سپاسی کەناڵی کوردستان 24 دەکەین کە ئەو دەرفەتەی بە ئێمەدا بۆ تاوتێکردنی ئەو بابەتە مەترسیدارە بە سەبارەت بە مادە هۆشبەرەکان بووەتە پەتایەکی زۆر گەورە لەسەر کۆمەڵگاکەمان و کاریگەری زۆر نەرێنی گەورەی هەیە لەبەر ئەوەی کە تیرۆر و مادە هۆشبەرەکان بوونەتە دوو ڕووی یەک دراو. هەروەها بینیمانە کە ژمارەی کوژراو یاخود ڕێژەی کوشتن و دزیکردن و هەموو ڕێژەکانی تاوان ڕوویان لە زیاد کردووە و هەروەها جۆرەکانی تاوانی جیاواز بوون و ناموو دەرکەوت. کە دەڵێیت هۆشبەر و تیرۆر بوونەتە دوو ڕووی یەک دراو، دەتوانی زیاتر پێم بڵێ ئەم کاریگەریە چۆنە لەسەر عێراق؟ باڵێ ئەمە کاریگەری زۆر گەورەی تا ئاستێکی زۆر بەرز هەیەی، چونکە هەموو کردەوەکانی تیرۆریستی کە لە عێراق ڕوویان داوە لە ماوەکانی ڕابردوو هۆکارەکەی زۆریان مادەی هۆشبەر بوون. هەروەها ئەوانەی کە لە بواری تیرۆر دەکار دەکەن سەرجەمیان بەکارهێنەری مادەی هۆشبەرن. هەروەها دواتریش ئەوان ئێستا دەستیان کردووە بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر، وەک بینیمان کە دوای ئەوەی داعش مووسڵی داگیر کرد بینیمان ڕێژەی بازرگانیکردنیش بەو مادانە ڕووی لە زیادبوون کرد. هەروەها وای لێ هات کە خەڵکی ناوچە جیاوازەکانی عێراق مادەی هۆشبەر کەواتە بەڕێز قوڕەیشی دەکرێت بڵێن ئەو کەسەی کە مادەی هۆشبەر بەکاردەهێنێ وەکو تیرۆریستێکی لێ دێت کە ناتوانێت کۆنتترۆڵی هەست و کردارەکانی خۆی بکات و ینی وەکەوەی کە ئامادەی خۆتەقاندنەوەش بێت. بەدڵنیاییەوە مادەی هۆشبەر زۆر کاریگەری لەسەر دەمارەکان هەیە و کاریگەری لەسەر ژیری و عەقلی ئینسان هەیە، وا لە مرۆڤەکان دەکات کە کۆنتترۆلی خۆی لە دەست بدات. هەروەها وا دەکات کە مرۆڤی نزیک لە دوور بژی ئەوەی دووربی لە نزیک بژی، ئیتر میزاجی هەموو مرۆڤەکان تێک دەدات و کۆنتترۆلی تەواوی هەستەکانی مرۆڤەکان دەکات و وا دەکات کە مرۆڤەکان پەنا بۆ کوشتنی بەرامبەرەکەریان ببن. هەروەها لەو واقعەدا نەژین کە لە ڕاستیدا تێیداین، بۆیە چەندین کردداری دیکە لەو ڕێگەیەوە ئەنجام دەدەن ئەوانەی ئەو مادانە بەکاردەهێنن، بۆیە کاریگەریەکانی هیچ لە کاریگەری تیرۆر کەمتر نییە. بۆ نمونە زۆر جار دەبیستین کە لە ڕووداوێکدا لە عێراق کەسێک هەموو ئەندامانی خێزانەکەی خۆی دەکوژێ، کەسێک دوو ئەندامی خێزانەکەی دەکوژێ. ئەمانە لەژێر بەکارهێنانی کاریگەری مادەی هۆشبەرن؟ باڵێ ئەوانەی کە تۆ جەنابەت باست کرد هەمویان لەژێر کاریگەری ئەو مادانن، واتە ئێمە وشەی هەڵبەستراو ناکەین، بەڵام دوای لێکۆڵینەوەکان و دەرچوونی ئەنجامی پشکنینەکان ئەوانە هەمویان دەرچوون کە باڵێ ئەوانەی ئەو کارانە ئەنجام دەدەن و خێزانەکانیان کۆمەڵکوژ دەکەن و ئەوانەی کە پەنا بۆ تاوانی گەورە دەبن هەمویان لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکان ئەو کارانە. زۆر سپاس دەکەم بەڕێز حەیدەر قوڕەیشی ئەندامی تیمی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ئاسایشی نیشتیمانی عێراق. سپاس.